سڵاتان لێبێ لە ڕاستیدا کارێکی زۆر سەختیش نییە مرۆڤ لە سەرکردەیەکی وەک دۆناڵد ترامپ تێبگات لە بۆچی لە بەرامبەر ئێران وەها نیگەرانە و هەموو کارێک دەکا ئەتوانین بڵێن 100% لێدا بەست بە تەنیا بۆ ئەوەی ئەو چەقبەستویەی کە کەوتۆتە ناوی لە ناویدا تێبپەڕێ. پێشتر زۆر قسەمان لەسەر ئەوە کردووە کە دۆناڵد ترامپ لە ڕێگای وەیانیش بە هاندانی گروپی ئیسرائیلی کە ئەو کابینەی ترامپ کابینەیەکی ئیسرائیلیە، کابینێکی زایۆنیە لە ئیسرائیلی زیاتر کابینێکی زایۆنیە، هەرکەس دەزانێ و ئەو کەسانەی کە لە دەوروبەری ترامپیشن کەسانی پسپۆرنین، کەسانی بەتوانانین و کەسانێکی زایۆنین بەڕاستی لە بۆ هەندێ چاڵێکی لە بۆ ئێران کۆڵی، بەڵام ئێستا کە بەخۆی کەوتۆتە ئەو چاڵە لەنەوە ئەو چاڵە نایەتە دەرەوە. بۆ نایەتە دەرەوە؟ چونکە تاقە ڕێگایەک ئێستاکە کەمابێ یان دەبێت لەگەڵ ئێران سازش بکە بە پێی ئێران، یان دەبێ هێرشێکی زۆر زۆر گەورە بکاتە سەر ئێرانەوە بە تایبەتی ئیندوستری پیشەسازی ئێران بە تەواوەتی بکاتە ئامانج و تەفروتونێ بکە. ئەگەر ئەمەی کرد ئێران چی دەکە؟ ئێرانیش پیشەسازی و ئیندوستری ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر هەمووی تەفروتونە دەکا. لە چی؟ لە هێلی گواستنەوەی ئەنەرجی لە ناوچەکەدا و بەتەنیا هورموز نییە، بەڵکو لە بابلمەندە، واتە ئەنساڕوڵڵا دەخاتە دەورە لە بابلمەندەب کە لە 130 نەوەک بە تەنیا ئەنەرجی بەڵکو لە 130 هەموو کاڵاکانی جیهان لەوێ دەگەنە ئەمریکا و ئەوروپا و ئەفریقا هەر هەمووی بلۆکە دەکە. ببیرم دێ کاتی خۆی کە شەڕێکی کورت لە نێوان هاوپەیمانان و ئەنساڕوڵڵا بوو، ئەنساڕوڵڵا بەشێک لە هاتوچۆی بابلمەندەلی گرت بوو. ببیرم دێ ئێمە لێرە لەو ئەوروپای ئەتوانم بڵێم بێ ئیش بووین، یعنی زۆربەی جار تەماشا دەکەین ئێوارەکان شێفەکەمان کاغەزێکی لە دیوارەکە دەناو ناوی چەند کەسێک نووسرابوو کاکە حوتوی ئایندە ئێوە لە ماڵ بن، حکوومەت پارەتان پێ ئەدا، کار نییە. بۆ کار نییە؟ وەڵڵا حوسیەکان ڕێگایان گرتووە کەلوپەلی پێویست لە بۆ ئێمە نایە بۆ ئەوەی ئەو کەلوپەلانە کاریان پێ بکەین. کەلوپەلەکانی ئێمە لە هیند و لە چینەوە دێن، لە کۆریا دێ، لە مالیزیا دێ و لەو ڕێگایە دێ. لە بۆ هەندێک ئەو ڕێگایش ئێستا کە داخراوە کەلوپەلەکان زۆر درەنگ دەگەنە لامان. دوایی ئەمریکا ناچار بوو لەگەڵ ئەنساڕوڵڵا ڕێککەوت، لەگەڵ ئەنساڕوڵڵا ڕێککەوت بۆ ئەوەی ئەو ڕێگایە بکاتەوە. ئیسرائیل لەگەڵیان ڕێک نەکەوت، بەڵام ئەمریکا ڕێککەوت هەتاوەکو ئێستاش پابەندی ئەو ڕێککەوتنەیە. ئێستاکە ئەگەر بێت و ئەمریکا لە ئێران بدا، یعنی گورزێکی کوشندە لە ئێران بدا، ئێران ئەو کاتە یەک ئەم ڕێگایە دەگرێ، دوو تەواوی ئەنەرجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە هاوپەیمانانی ئەمریکا واتە کوێیت، بەحرین، سعودیا، ئیمارات دەکاتە ئامانج. و جگە لەوەش ڕەنگ بێ ئەنساڕوڵڵا ئەگەر سعودیا زۆر زۆر سەرەڕۆیی بکە، ئەنساڕوڵڵا هێرشی ناو خاکی سعودیاش بکەن و یانیش گروپە شیعەکان لە ناو خاکی ئەو وڵاتانە کە بکە هەر هەمویان نفوسی شیعەیان تێدایە بتوانێت بەکاریان بێنێ و لە ناو عراقیشدا بەشێک لەو چەکدارانەی کە ئێستا دوو دڵن لەوەی بستنە ناوبەرەکە یاننا ئەمانە بەشێکیان دیسا ئاکتیف ببنەوە. هەر لە بۆ هەندێک دۆناڵد ترامپ ئەو کارەی ناوێت، چونکە ئەو کارە زیانێکی زۆر زۆر گەورە لە ئیماژی ترامپ دەدا و زیانێکی زۆر زۆر گەورە لە هاوپەیمانەکانی دەدا. هاوپەیمانەکانی ناچار دەبن لە ئەمریکا بە تەواوەتی دوورکەونەوە، ئیتیفاقی استراتیژی تر لەگەڵ چین و رووسیا بکەن بۆ ئەوەی بیان پارێزی لە بەرامبەر ئێراندا، و یانیش ناچار دەبن لەگەڵ خودی ئێراندا ئیتیفاقێک بکەن و ئەمەش دۆڕاندنی هەموو لایەکە. ئێستاکە ئەگەر شەڕ نەبێت چی دەبێ؟ هەروە بمینێتەوە نابێ، دەبێت ترامپ شتێک بکە بۆ ئەوەی ئەگەر بە درۆژ بێ وەکو نیمچە دەستکەوت نیشانی بدا. ترامپ
6 مانگ و 5 ڕۆژی ماون بۆ هەڵبژاردن، بەڵام ئێران هیچ هەڵبژاردنێکی لە بەردەمدانە. هەڵبژاردننی ئێران هەبێت چیە نەبێت چیە، خۆی ئەوان پێشتر دەزانن چێ هەڵدەبژێردرێ، بەڵام لە ئەمریکادا وانە. لە ئەمریکادا ئێستاکە 100% بۆ تا ڕادەیەکە توانم بڵێ مەرچەندە ڕاست نییە، هەتا ڕۆژێک پێش هەڵبژاردن ڕاست نییە مرۆڤ قسەی وا بکە، بەڵام ئێستا بەپێی زۆربەی زۆری ئامارەکانی نزیک ترامپ و کۆماریەکانیش باس لەوە دەکەن کە 100% کۆنگرێس دەدۆڕێن. سەدی هەندێکیان دەڵێن 150، هەندێکیان دەڵێن 60، هەندێکیان دەڵێن 70 احتیمالی زۆرە سەناتیش بدۆڕێن و خۆی لە خۆیدا کۆنگرێس بدۆڕێنێ دەبێتە مەلی بێباڵ، سەناتیش بدۆڕێنێ ڕەنگ بێ ئەو 2 ساڵە تەواونەکە کۆتایی بەکارەکەی بهێنرێ. یعنی ئەگەر ترامپ سەناتیش بدۆڕێنێ ئەمە سەنات و کۆنگرێس ئەتوان هەر بڕیارێک بدەن، یعنی ڕاوەستاندنی ترامپ تەنانەت دەرکردنی ترامپ ئەتوان بڕیاری بدەن، ئەتوانن بڕیاری لێکۆڵینەوە و دادگاییکردنی بدەن، ئەتوان هەموو شتێکی بدەن و ئەمە زۆر مەترسیدار دەبێت. هەر لە بۆ هەندێک ترامپ ئەمە ناکات. ترامپ ئێستا کە تەقلە داوێ لە بۆ ئەوەی لەگەڵ ئێران ڕێک بکەوێت. من لە بەرنامەکانی ئایندەدا چەند سەعاتی ئایندەدا دوای ئەوە تەماشا بکەن، چونکە لە مەودووە بەرنامەی درێژ ناکەم، بەرنامەی کورد دەکەم و لە بەرنامەکاندا بەشێک ئانالیز دەکەم و بەشێکی دیکە هەڵدەگرم لە بۆ بەرنامەی ئایندە. هەوڵە دەم بەرنامەکانیش زۆرتر بن لە مەودووە وا دەکەم. لە بەرنامەکانی ئایندە باس لە ئیسرائیل دەکەین، باس لە تورکیا دەکەین، بەڵام لەو بەرنامەیەدا ئەگەر بێت و ئەو ڕێککەوتنە ساز ببێ دەبێت شتێکی کە ساز ببێ، ئەویش هاوپەیمانی وڵاتانی کەنداوە، ویانیش هاوپەیمانێک کە وڵاتانی کەنداو بتوانن ڕازی بکە. ئێستاکە ئەمریکا ناچاری ئەمەیە و ئەمە کۆمەڵێک وەکوتم کۆمەڵێک لایەنی هەیە. یەک کاتێک ئەو ڕێککەوتنە دەکا بۆ ئەوەی کە ئەو ڕێککەوتنە دەکا، ئەو ڕێککەوتنە 100% بردنەوەی ئێرانە، 100% بە بێ قسوور بردنەوەی ئێرانە و سەرکەوتنی ئێرانە، بەهێزبوونی ئێرانە وەکو و سەرهەڵدانی ئێرانە وەکو هێزێکی ناوچەی زۆر گەورە کە ئەمریکای بەزاندووە جاری یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئیسرائیلی بەزاندووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڵام چەند قاچێکی دیکەی هەنا لە بەرنامەکانی ئایندەدا باز دەکەین. یەک، نەتەنیاهۆ و داهاتووی ئیسرائیل زۆر کریتیکە، تکایە تەماشای بەرنامەی ئایندە بکەن. دوو، مەسەلەی گەڕانەوەی تۆماس باڕاک و پەیوەندی بە کوردەوە، پەیوەندی بە کوردەوە بە تایبەتی لە عێراقدا و پەیوەندی بە عێراقیشەوە. خۆی پەیوەندی تۆماس باڕاک بە تورکیادا شتێکی غەریب نییە، شتێکی ناسراونیە، ئەمەشیان قسەی لەسەر دەکەین. ئەمانە هەر هەمویان لە دوو بەرنامەی دیکەدا یەک لە دوای یەک کە ئەمڕۆکە دەیان بینن، ئەگەر تاقیبی ئەو کەناڵە بکەن لەوێدا باسییان دەکەین. ئەوەی ئێستاکە بە کورتی دەمەوێ باسی بکەم ئەو مناوەڕانەی دۆناڵد ترامپ وەکو ڕاگررتنی هێرشی نەتەنیاهۆ بۆ سەر باشووری لوبنان، کە باشووری لوبنان هەر هەمویان گەڕەکی شیعەنشین. مەبەستمان لە هێرشی پیادە نییە، خۆی لە خۆی ئیسرائیل ناتوانێت هێرشی پیادە بکاتە سەر باشووری لوبنان. ئیسرائیل ئەوە 2 مانگە 3 مانگە لە لوبنان شەڕ دەکا بە تەنیا لە قەڵای شەقیق کاکاوی زۆر ئاسانە لەبەرەوەی سەحرایە، لەوێ بە تەنیا توانیویەتی 12 کیلۆمەترێک پێشڕەوی بکە بە تەنیا لەو خەتەدا. لە خەتەکە ئیندیکیان کیلۆمەترێک یان 2 یان 3 زیاتر نییە و لە بەرامبەر ئەوە دەزەبرێکی زۆر گەورەی خواردووە. لە بەرنامەی ئایندەدا باس لەوە دەکەین، بەڵام هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر لوبنان زیانێکی زۆر گەورە بە لوبنان دەگەینێ و وڵاتانی کەندا و کاردانەوە نیشان دەدەن، وڵاتانی عەرەبی و موسڵمان
تووشی زۆرێک لە ئێحراجی دەبن، تووشێک لە ڕۆڕەشی دەبن لە کاتێکدا پەیوەندیان لەگەڵ ئەمریکا هەبێ، لە کاتێکدا ئەمریکا پێیان دەڵێ تەلەفۆنم کردووە بۆ محەممەد بن سلمان و ئەردۆغان و پاکستان و سیسی و داوام لێ کردووە ناچارن بەشداری لە ئیتیفاقی ئەبراهام بکەن. لەو حاڵەتەدا ئەمانە چی دەکەن؟ هەرچەندە پاکستان و سعودیا وەڵامیاندایەوە، وەڵامەکەیان نێرینی بوو، بەڵام هەتاوەکو ئێستا ئەردۆغان و سیسی بێدەنگ و ئەمە نیشانەی لاوازی هەردووچیان لە بەرامبەر ئەمریکادا. وەڵحاسر ئەمانە هەر هەمویان پەیوەندیان بەوە هەیە کە ترامپ ناچارە ئەو هەنگاوە بنێ هەر لە بۆ هەندێک لە دوای ئەوەی کە ئێران شای خۆی کێشە، گوتی ئێمە بە مەرجێک ئاگربەستمان ڕاگەیاندووە کە ئاگربەست هەموو ناوچەکە بگرێتەوە لوبنانیش لە ناودا. ئەگەر بێت و لوبنان لە ناودا نەبێ، ئەمە ئێران یەک موشەکەکانی فڕێ دەداتەوە ئیسرائیل، دوو ئێران گەروی هورمز و بابل مەندەب بە تەواوەتی دادەخە. ئەمە بابەتێکی زۆر گرنگ بوو. هەر لە بۆ هەندێک لە دوای ئەوە تەماشامان کرد ترامپ تەلەفۆنێک دەکا لە بۆ نەتەنیاهو و پاشان لە بەرنامەی ئایندەدا وردەکاریەکەی باز دەکەین و لە هەمان کاتدا ترامپ بە ئاشکرا نەیتوانین ڕووی خۆی بشارێتەوە، خۆی وە قارەمان نیشان بدە، بە ئاشکرا گوتی دانوستان لەگەڵ ئێران بەردەوام دەکا و ئیسرائیلیش هێرشی سەر بەیروت ناکا، لەگەڵ حیزبوڵاش پەیوەندی کردووە کە حیزبوڵاش چیتر موشک و دڕۆن ناوێتە ئیسرائیل. ئەمە لە کاتێکدا لەگەڵ حیزبوڵا هیچ جۆرە پەیوەندیەک نییە لە نێوان ئەمریکا و حیزبوڵادا. حیزبوڵا شتیوا ناکە، حیزبوڵا ڕێکخراوێکی بە تەجروبەیە، بە هیچ شێوەیەک پەیوەندی ناکە. ئەوە پەیوەندی بە بابەتی دیکە هەیە لە بەرنامەی ئایندەدا باز دەکەین و ئەمانە هەر هەمویان نیشانمان ئەدا کە دۆناڵد ترامپ لە ناو ئەو ساڵەدا چەقیوە کە خۆی بۆ ئێران هەڵی کەندووە. هەتا بەرنامەی ئایندەدا کەم باس لە دوو بەشی دیکە دەکەم لەگەڵماندا بن. بەرنامەکانی ئایندەی ئەمڕۆمدا زۆر پەیوەندیان بە کێشەی کوردەوە هەیە، بە تایبەتی هاتنەوەی تۆماس باراک لە عێراق و لە سووریاشەوە، چونکە تۆماس باراک کەسێکی زۆر مەترسیدارە بەڕاستی و لە زۆر بواریشدا سەرکەوتوو بووە، سەرکەوتنەکەشی زۆربەی جار بەسەر کوردەکاندا شکاوەتەوە و مەترسیەک هەیە لە تۆماس باراک لە کوردستانی عێراقدا. بەڵام ئەو مەترسی ئەوە نییە کە برادرانی نزیکی محوەڕی کوردایەتی، محوەڕی یەکێتی پارتی تەحلیلی دەکەن، واتە کۆتایی بە ئەزمموی حکوومەت هەرێمی کوردستان بێ. نەخێر، شتێکی دیکەیە من لە بەرنامەی ئایندەدا باز دەکەم و لە بەرنامەی ئایندەدا ڕەنگ بێ باسی ئەوە دەکەم کە ئەو وێنەی پەروین بوڵدان لەگەڵ سلاحەدین دەمیرتاش بڵاوی کردوتەوە، زەردەخەنەیەکی بچووک لە دەمی دەمیرتاشدا دەبینرێ. دەمیرتاش تا ڕادەیەک پیر بووە، قژی بەشێکی قژی سپی بووە و ئەمەتان بۆ تەحلیل دەکەم. ئەمە لە ڕۆژی ئەمڕۆماندا کە تۆماس باراک دەگەڕێتەوە کە ئەردۆغان گەورەترین ئۆپەراسیۆن لەسەر ئۆپۆزیسیۆنی دایکی تورکیا دەکا، لەسەر حیزبی ئەتاتورک دەکا و لە هەمان کاتدا پەروین بوڵدان ئەڵێ ئازادی زۆر نزیکە. ئەمە واتای چییە؟ ئەمە چ پیلانێکە بەسەر کوردەکانەوەیە؟ لە هەردوو بەرنامەی ئایندەدا باز دەکەین. جارێک کاتێکی خۆش لەگەڵماندا بن و بەرنامەکان لایک بکەن، تکایە زەنگوڵی ئاگادارکردنەوە بە تایبەتی چرکە بکەن، کۆمنت بنووسن و هەوڵ بدەن کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیان بناسێن. هەر بژین کاتێکی خۆش.